یاریەک جیهانی تۆپی پێ بەسەر دوو بەرەدا دابەش دەکات. باشترین یاریزانەکانی مێژوو یاریان تێدا کردووە. گەورە و بچووک لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. جگە لە بابەتە وەرشیەکە ڕەندێکی سیاسی قوڵیشی هەیە. خۆ دەزانن باسی چی دەکەین؟ ئێل کلاسیکۆ، کلاسیکۆی ئیسپانیا. بەشێک لە ئەندەران بە کلاسیکۆی زەوی ناوی دەبن. لە نێوان دوو جەمسەرەکەی تۆپی پێ ئیسپانیا ڕیال مەدرید و بەرشەلۆنە ئەنجام دەدرێت. یەکەمین کلاسیکۆ لە ساڵی 1902دا بوو لە میانی جامێک کە ناسراو بوو بە کۆرناسیۆن و بەرشەلۆنە 3-1. یەکەم کلاسیکۆ براوە بوو. یەکەم کلاسیکۆش لە خولی ئیسپانی لە ساڵی 1929 ئەنجام دراو. ڕیال مەدرید 2-1 یاریەکەی بردەوە. سەردەمی فرانکۆی دیکتاتۆر و چیرۆکی ئەنجامی 11یەکی کلاسیکۆ لا گەرمەی شەڕی ناوخۆی ئیسپانیادا فرانسیسکۆ فرانکۆ کودەتای سەربازی ئەنجامدا و دەسەڵاتی گرتە دەست. لە ساڵی 1938 بە فەرمانی فرانکۆ بارەگای یانەی بەرشەلۆنە بۆردومان کرا. بەوە شەوە نەوەستا سەرۆکی ئەو کاتی بەرشەلۆنە جۆسێف ساگنۆی دەستگیر کرد و بەبێ دادگاییکردن لە سێدارەیدا. هەموو ئەمانەش لەبەر ناکۆکی سیاسی بوو. یاری گەڕانەوەی قۆناغی پێش کۆتایی جامیشە. یاری چوون بەرشەلۆنە 3-0 بردنەوەی تۆمار کردبوو. دوای یاریەکە هاندەرانی بلۆگرانە هێرشیان کردە سەر یاریزانانی ڕیال مەدرید کە لە ڕوانگەی هاندەرە کەتەلۆنیەکانەوە یاریزانەکانی مێرەنگی ئاوسۆزی دەسەڵاتی فرانکۆ بوون. لا یاری گەڕانەوە و لا نێو مەدرید گێم یەکەم ئەنجامی یاریەکە یەک بە یەک بوو. باز لەوە دەکرێت لە پشووی نێوان ژێمەکان نوێنەری فرانکۆی دیکتاتۆر کە فەرماندەیەکی سەربازی بووە چۆتە ژووری یاریزانانی بەرشەلۆنە و هەڕەشەی لێکردوون. ئەگەر بە ئەنجامێکی گەورە خۆیان بە دۆڕان نەدەن ئەوە سەرجەمیان دەکوژرێن. لە سیویە خولەکی کێمی دووەمدا ڕیال مەدرید 2 گۆڵ یەک لە دوایەکی تۆمار کرد و 11-1 ڕیال بووە براوەی یاریەکە. ئەنجامەکە لەلایەن یەکێتی تۆپی پێ ئیسپانیا هەژمار کراوە، بەڵام زۆرێک لە یەکێتیەکانی دیکە ئەنجامەکەیان تۆمار نەکردووە. ململانەی هەردوو تیڤ لەسەر گواستنەوەی یاریزانە گەورەکان لاپەڕەیەکی کاریگەری مێژووی هەردوویانەکەیە. لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو ئالفرێدۆ دی ستیڤانۆی ئەرجەنتینیە سێرەیەکی هێرێدیاری تۆپی پێبوو و ئاژۆی لەسەر گرێبەستیانەی بەرشەلۆنە کردبوو. بەڵامبوونی کەلێنێکی ئاسایی لە گرێبەستەکەی داوای کرد گرێبەستەکە لەلایەن فیفا و یەکێتی تۆپی پێی ئیسپانیەوە قبوڵ نەکرێت لەبەرەوەی بەرشەلۆنە بۆ گواستنەوەی دی ستیڤانۆ ڕێککەوتنی لەگەڵ هێنەی ڕیڤەر پلەیت کردبوو. بەڵام خاوەندارێتی یاریزانەکە دەگەڕایەوە بۆ یانەی میلڕۆنەسی کۆلۆمبی. لەو کاتەدا ڕیال مەدرید بەمە دەزانێت لەگەڵ یانە کۆلۆمبیەکە ڕێک دەکەوێت و یاریزانەکە دەباتە ڕیزەکانیەوە. ئەمە شاندەرانی بەرشەلۆنەی تووڕە کرد و بە دزی ناویان دەبێت. پاشان دی ستیڤانۆ بووە ئەو یاریزانەی 5 نازناوی چامپیۆنز لیگ و 8 نازناوی خولی ئیسپانی بۆ ڕیال مەدرید بردەوە. ساڵی 2000 فلۆرنتینۆ پێرێز وەک پاڵێوراو بۆ سەرۆکایەتی ڕیال مەدرید بەڵێنیدا ئەگەر هەڵبژاردننی سەرۆکایەتیانەکە بەرێتەوە ئەوە ڕاستەوخۆ گرێبەست لەگەڵ لویس فیگۆی پورتوگالی دەکات کە یاریزانیانەی بەرشەلۆنەیە. هەرچەندە سەرەتا فیگۆ ڕەتی کردەوە ڕێکەوتی پێشوەختەی لەگەڵ پێرێز کردبێت، لەگەڵەوەش دانەی بەرشەلۆنە بە هیچ جۆرێک ئامادە نەبوو دەستبەرداری ئەو یاریزانە بێت. تەنیا ڕێگایەک بۆ گواستنەوەی پێدانی نرخی هەڵوەشانەوەی گرێبەستەکەی بوو. پێرێز توانی سەرۆکایەتیانەی شانە بەرێتەوە. بەیانی 24 تەمووزی ئەو ساڵە ئیسپانیەکان بە گەردەلوولی هەواڵی میدیاکانی ئیسپانیا لە خەوەستان کاتێک چوونی لویس فیگۆ بۆ یانەی ڕیال مەدرید بە فەرمی بڵاو دەکرێتەوە. پێرێز 6 ملیۆن یۆرۆی وەک نرخی هەڵوەشانەوەی گرێبەستەکەی با بەرشەلۆنەدا بوو. وەک پاداشتێکیش موچەکەی لویس فیگۆی بۆ 2 هێندا بەرز بووە. پاشەوە هەر یارێک فیگۆ دەگەڕایەوە بۆ کامنۆ دەکەوتە بەرهێرشی توندی ئاندەرانی بەرشەلۆنە و پێیان دەوت خیانەتکاری پارە، تەنیا هیوای مردنت بۆ دەخوازین بۆ زبڵدانی مێژوو. کارگەیشتە ئەوەی لا کلاسیکۆی ساڵی 2002دا کاتێک فیگۆ ویستی لێدانی گۆشە جێبەجێ بکات هاندەران سەری بەرازیان بۆ هەڵدا. چیرۆکی ڕکابەری و ململانەی توندی نێوان ڕیال مەدرید و بەرشەلۆنە کۆتایی نایەت و ساڵانە بەردەوام پشتی نوێ لە نێوانیاندا ڕوو دەدات.
کلاسیکۆی سەردەمی لیۆنێل میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ بارە پڕچێژترین و پڕبینەرترین کلاسیکۆکان دادەندێت بە تایبەتی کە میسی لە 7 وەرزیاریکردن بۆ بەرشەلۆنە لە کۆی کلاسیکۆکاندا 26 گۆڵی تۆمار کردووە و کریستیانۆش لە 9 وەرزیاریکردنی بۆ ڕیاڵ مەدرید 18 گۆڵی لە کلاسیکۆکاندا نووسیوەتەوە.